يعني من ناسم يقريبا بيني من لطيف كريم واحدة بو قادراني كتازر من بخدمتي عن نجيشتون من اختصاص ئابووریە لەبەرەوە لەڕووی ئابووریەوە ئەڕامە مەسەلەی گەندەڵی ئەلبەتە هەنێک باسی مەسەلەی سیاسی و کۆمەڵایەتی شەکەم بامەتوانم بڵێم ئەو مەسەلەی سیاسی کۆمەڵایەتەکە لە ئیجتیهادی خۆمەوە زۆر کەمتر لە بڕبووی مەسایلی تێری گەندەڵی یعنی لەم قۆناغی ئێستەی هەرێمی کوردستانە ئەلبەتە زۆر شتێکی تازە نییە بەڵام لە ماوەی 10 ساڵی پێشووە کوردستان گۆڕانکاریەکی زۆری بەسەرا هاتووە گۆڕانکاریەکەش وەکو کەسێک زانێت کە ڕژێمی داسکە ڕووخا و ئێمە لە کاتێکی زۆر فەقیر و هەژاری کەم دەرامەتیە هاتینە سەر ئەوەی پارەیەک بێتە کوردستان لە پرێکە پارەکە بە نسبی پارەیەکی زۆرە بەڵام لە ڕاستیەکە پارێکی زۆر زۆر نییە وەکو بەعزێ خەڵک پێکێداتەوە کە ئێمە پارێکی یەکجار زۆرمان دەسەکەوێت لەڕێی ئەو ماڵوێرانی و ڕووخانی ژێرخانی ئابووری و ئەو هەژاریەکەیە پارەکە زۆر نییە بەڵام لەبەر ئەوەی ئابووری ئێمە نەیەتوانی ئەو هەموو پارەی هەڵمژێت پارەکە وەکو نەقدی بە پارەی ئەمایە لە دیفانی حکوومەتە یعنی پارەکە هاتە دیفانی حکوومەتە پارەکەشە کەسێک کەزانێت داهاتینێت خراپێکی زۆری هەیە ئەلبەتە باشیشی زۆری هەیە خراپەکەی ئەوەیە خەڵکێکی زۆر کەمی تیا کارەکات بەڵام داهاتێکی یەکجار زۆر گەورەیە ئەگەر بەڵای بێمە بکەی بە کەرتەکانی تری ئابووری وەکو پیشەسازی کشتتوکاڵی لە کشتتوکاڵیە تۆ پێویستەکە 100,000 خەڵکی کاری تیا بکات لەبەر ئەوەی کە 8% 10% داهاتی GDP وڵاتەکە بێت بەڵام لە کەرتی نەوتاتانە 25,000 کەس لە قیمەی مەسەلەی بۆنبوون لە سەرتا هەشتاکەنە لە عێراقا هەر 25,000 کەس کرێکار هەبوو لە کەرتی نەوتا بەڵام ئەو هەموو سامانەی بەرهەمهێنا خەڵکێکی کەم سامانێکی زۆر بەرهەمهێنێت و داهاتێکی زۆر دێتە گیرفانی حکوومەتەوە زۆربوونی پارە و داهات لە کرێکە هیلێ هەیە مەشاکلی هەیە کێشەی هەم لە ڕێی ئابووری و هەیەتی هەم لە ڕێی کۆمەڵایەتی شەوە دروستێت هەر وەکو پیاوێکی فەقیر تۆرە پارێکی وەرە خەریکی فاتن ئێمە لە کەکوک تورکمانەکان ڕۆن ئەگەر کورد پارەی زۆری هەبێ یا پیاوە کوژێ ئەژ نەهێنێ شتێکی ئاوا هەیە لە ئێمە ئەوە شتێکی تری لە پشتەوە لە ڕاستەکەیە کە تۆ لە پرێکە پارێکی زۆر بێتە دەست بیر لە خەرجکردنەکەیتەوە خەرجکردنەکەشی مەرج نییە بە شێوەیەکی کۆنستراکتەر بینانە بیری دەبێتەوە لەبەرەوە کێشەی زۆری لەڕێی ئابووریەکەیە ئەمە لە زۆرکەوە لە پرێکە داهاتێکی زۆر بێتە دەست حکوومەت لە کاتێکەوە کاتێکە زۆر بچووک بێ لە زانستی ئابووریە ناوبانیەکەی پێڵم دەچز دزیز یا پەتای هۆڵەندی لەوە هاتووە کە هۆڵەندا لە پرێکە کاتی خۆی گازێکی سروشتی زۆری دۆزیەوە ئەو گازە بوو بەخۆیەوەی کە هەرچی سەهین هەیە ئەکسپەرتیز و شارەزا و مهندس و خەڵکەوە بۆ بکەن ئەو کەرتە و ئەمە بوو بە مایەوەی کەرتەکانی تر لاواز بوو نەپوکانەوە 100% بەڵام لاواز بوون کاتێک تەسیرێکی نەگەتیفی هەیە لەسەر کەرتەکانی تری ئابووری پێڵم دەچز دزیز لەنێو کات بە شێوەیەکی گشتی نەکە تەنها لە کوردستانە لە هەموو دنیا دەچز دزیز دیابەیەکە کە ڕوودا هەموو کاتێک لەڕووی کۆمەڵایەتیەوە احتیمالە تۆ لە پرێکە پارێکی زۆر هەیە لە خێزانەکە ڕەنگە شیازە کۆمەڵگایەکە بترازێ چونکە پارەیەکی زۆر لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەسیر هەیە تەسیرەکاتە سەر پەیوەندی چینەکان لە ناو کۆمەڵە ئەوە پەیوەندیانە احتیمالە بە شێوەیەک واتێکدا شیازە کۆنەکە ئەبسەڕێ جارێکی تر هەتا شتەکە دروستە بێتەوە یعنی ریکۆنستراکتە بێ وەختێکی زۆریە لەڕووی مەسەلەی سیاسی و کۆمەڵایەتی ترەوە ئەوەیە کە مەسەلە شێوەی حکومڕانی احتیمالە بگۆڕێ شێوەی حکومڕانەکە لە ڕێی ئەوە گۆڕێ کەڵتوری حکوومەتە گۆڕێ حکوومەتێک لە پرێکە پارێکی زۆر کەمی هەیە ئێمە هەمومان نەزانین لە کوردستانە لە نوێتەکانە حکوومەتەوە کەمتر دەرامەت بوو کە نەیەتوانی پارەی معاشی دکتۆر و مامۆستا و زانکۆکان بدا ئێستا لە پرێکە پارە هاتە پارێکی زۆری بێشمار بە حیساب هاتە گیرفانی حکوومەتەوە کاتە کەڵتوری حکوومەت و شێوەی حکومڕانیش احتیمالی هەیە بگۆڕێ مەرج نییە 100% بگۆڕێ
چونکە تەجربەی وڵاتانی تر هەیە مەرج نییە 100% زۆر بەخراپی بگۆڕێ، بەڵام لە وڵاتێکە بۆ من وڵاتێکی گەشە کردووە یا توانی بڵێ وڵاتێکی دواکەوتووە لە حاڵی وەکو ئێستای کوردستان احتیمالە بگۆڕێ. گەندەڵی یەکێکە لە هینەکان، یەکێکە لە ئەوداگان نەخوازانەی کە ڕۆدا لە مەسەلەی پارەیەکی زۆرەوە یا لە پرێکا پارەیەکی زۆر هاتە گیرفانی دەوڵەتەوە. یعنی ئەگەر دەوڵەت بۆ بەخاوەنی داهاتێکی زۆر و داهاتەکەش لە سامانی سروشتیەوە بێ، ئەوە خەتەرێکی زۆر گەورەی. ڕاستی خەتەرەکە لەوەیە کە تۆ پارەیەکی زۆر بێت دەستی حکوومەت، ڕێگەی دەوڵەمەند بوون لە ڕێگەی حکوومەتەوەیە، لە ڕێگەی بازاڕەوە نییە. دەستەواژەی ڕێنتێستەی بەکارهێناوە لە زۆر کۆ لە هەفتاکانە لەسەر ئەوەی کە ئەگەر بێتی دەوڵەت بە پرێکات بۆ بەخاوەنی داهاتێکی زۆر لە سامانی سروشتیەوە. ڕێنتێستەی کەوەیە کە حکوومەت پارەیەکی زۆر ئەوە لە ڕێنتەوە هاتووە لە ڕاستێکە، هەرچەندە ڕێنتێستەی خۆی گوشەکە زۆر ئینگلیزی نیە، ئەگەر لە دیکشنەریە سەیری پێ ڕێنتێر نییە لە دیکشنەری ئینگلیزیە، بەڵام ڕێنتێستێکی ئەوەیە کە دەوڵەتەکە زیاتر پشت بە ڕێنت وەرەگە، ئەو ڕێنتەش لە قازانجی زەویەوەیە، یعنی تۆ لە خاکەوە ئەو ڕێنتە وەرەبیت، ئەمە ڕێنتێستێکی پێوەن. بەڵام پێناسەی دەوڵەتی ئەلبەتە بۆ مەسەلەی گەندەڵیەوەیە کە هەموو کەسێک دەزانێت مەسەلەی بەکارهێنانی پێوپایەی پێسپێرراو یا دەوڵەتی بۆ بەرژەوەندی تاکە کەس، ئەوە پێناسەی یعنی بە شێوەیەک بەکاردێنرێ پێوێتە بە شێوەیەکی گشتی پێوێتە گەندەڵی. بەڵام سامانی سروشتی وەکوتر مەرج نییە 100% بێتە مای گەندەڵی. وڵاتان هەیە بۆ بڵێن نەرویج و بەریتانیا و ئەمریکا نۆتی زۆرشیان هەیە، بە مەرجش نییە گەندەڵەیەکی زۆریان تیا بێ. مانایانە گەندەڵی نییە، بەڵام گەندەڵەیەکی بۆ شێوەیە نییە کە دەرچاوی بێ کە لە ڕووی مەسەلەی ئابووریە بێتە ئەو شتەی کە پێی ئەڵێن استنزافی ئیکۆنۆمیکس نییە. ئەو شتانە لە وڵاتانە زۆر کەمە. ئەلبەتە هۆی سەرەکیەوەی کە لە نوێژی و بەریتانیا ئەمریکا نەبێتە هۆی گەندەڵی بۆ شێوەیە لەبەرەوەی لەوەیە هین هەیە، یاسا هەیە و دەوڵەت نێژێکی زۆر یعنی بێژیان هەیە لە مەسەلەی حکومڕانی و دەوڵەت بوون و شێوەی معاملەکردن بەسەرێکی سامانەوە، ئەوان نێژێکیان هەیە و قانون هەیە لەوە لەبەرەوە مەرج نییە 100% هەربوونی پارەیەکی زۆر ئەبێ ئەو کەسە بڕۆ خراپە بکات دەوڵەت بێتە دەوڵەتێکی گەندەڵ. جۆرەکانی گەندەڵی بە شێوەیەکی گشتی لە ئیکۆنۆمیکسا بە سێ جۆرە گەندەڵەوەی یەکیان پێوەن گراند کۆڕەپشن. گراند کۆڕەپشن من تەرجمەکەی هەوڵمدا شتێک بڵێم کە معناکە بگەن وەکو گەندەڵی مەزن، ئەمە زۆر لە پۆلیتیکەل ئیلیتە ئەگەر بێت و گەندەڵێکی زۆرە بێ پێوەن گراند. گراندەکە لە ڕاستەکە لەوە هاتووە کە کارتێکەری زۆر گشتی و گەورەترە بۆیە پێوەن گراند، چونکە ئەگەر شەخص تەئسیری کەمە لە بازارە، شەخص تەئسیری کەمە لەسەر کۆمەڵدا، بەڵام لە ڕاستەکە ئەگەر مۆنۆپۆلی شتێکە بێ مۆنۆپۆلی ئەتوانێت تەئسیری زۆر گشتیشتی هەبێ بەسەر کۆمەڵدا، بۆیە پێوێت گراند. ئەمە زیاتر مەسەلەی یعنی شێوە گەندەڵیەکە کە دەستنیشانکردنەکەی گرانە. گرانەکەی لەوەیە ئەمەگە بەتیلی تیا بێ، ئەگینا ئەتوانێت ئەمە شێوازی تر لە خۆ بگرێت کە تۆ بە ئاسانی بۆت ئیسپات نەبێ بەڵێ ئەم شێوە گەندەڵیە چۆنە یا ئەم پارەیە لەکوێوە هاتووە. بەتیلیش دەوڵاتەکە هاتووە یەکێکی باڵادەست لە پۆلیتیکەل ئیلیتە نازنە بەرتیل وەربگرێ. یعنی ئێستا ئێمە خۆمان نەزانین لە کوردستانە بەرتیل وەرگرتن زۆر شتێکی عیبەیە. بەڵام هەیە لە عێراقەوە نەبێ، ڕەنگە لە ئێرانە بەرتیل هەبێ، لە تورکیا بەرتیل هەیە، بەڵام لە کوردستانە بەرتیل نییە. بەرتیل یعنی پەتی بەرتیل، یعنی پەرتیلێکی بچووکە یەکێک پێویستی بۆ کارێکی لە حکوومەتە بچێتە پێشەوە بڕە $100 و $50 دانە کەس ئێستاکە ئەوە قبوڵ ناکات. ڕاستم ئەوە نییە کە $100 کەمە بۆیە قبوڵ ناکەن، بەڵام بە شێوەیەکی گشتی لە پۆلیتیکەل ئیلیتە ئەو پارەیەکی کەم قبوڵ ناکرێت بەرتیل. بەرتیلی تری بەرتیلی بیۆرۆکراسی ئەمە زیاتر لایەنی دەستگاکانی حکوومەتە بێتەوە، لایەنی بیۆرۆکراسیە بێتەوە، لەوەی کە خەڵکێک لە جێگەیەکە لە حکوومەت مدیری ئامە، مدیری شەریکەیەکە، مدیری جێگەیەکە یا
بەرپرسیارەکە لە جێگەکە لەگەڵ خەڵکانی سەرەوەی خۆی و لەگەڵ خەڵکانی خوارەوەی خۆیان احتیمالە گەندەڵی بکات. ئیتر احتیمالە لای خوارەوەی خۆی پارەوەرە بێ، احتیمالە بۆ سەرەوەی خۆشی شت بکات بۆ ئەوەی جێگەی خۆی قایمتر بێ. ئیتر ئەوە گەندەڵی بیروکراسی لە واستەکەی بۆ یەکێکە زیاتر لە پۆزیشنی بۆ منە بیروکراسیا بێ. لای خۆمانەوە خەڵکانە بۆ منەوە لە ئانی لە دەستگاکانی حکوومەتە کارەکەن. بەتیدان و بەتید خواردن بۆ منە یەنیشتی ئاسایی کە ئەوەی کە پێ ئەڵەن لە کودەواریە یعنی شتێکە کە ناسراوە ئەوەیە کە بە شێوەیەکی ئەم شێوە گەندەڵیە. گەندەڵی دادی یعنی ئەوەی کە جێستیکشنی یاوەتانێ مەسەرێ عەدالەت و محکەمە ئەم بەتیلەش احتیمالە یعنی هەبێ لە هەموو جێگەیەکە بەو شێوەیە نییە مەرد نییە گەندەڵەکەی سەرەوە هەبێ گەندەڵی مەسەلەی دادیش هەبێ. ئەمە زیاتر ئەوە دێتەوە کە خەڵکێک لە جێگەیەکی مەسەلەی حکم و یاسا هەم بەرژەوەندی یا گروپێک یا خەڵکێک بپارێزن یا احتیمالە یاسا بگۆڕن بە شێوەیەک کە دیفاع لە بەرژەوەندی گروپێکی کۆمەڵ یا چیلێک بکە. لە مەسەلەشە بۆ بەنادامترین شت ئەوەیە کە مەسەلەی دەمکڕینە کە دێت سەر نزیکی هەڵبژاردنی گشتی. من ئەمانەیەمەوە بۆی کە لە ڕاستەکەیە بۆی کە کۆڵێن پیکچەرەکە هێواشەش بینا بکەم. شێوازی گەندەڵی شێوەی کارکردنی گەندەڵی هەموو دانەزانین. گەندەڵی بچووکە وەکو بەرتیل و واستە و لە بەرژەوەندی خزم و کەس و ئەو شتانە ئەوانە بەتیلێکی دەبەتیل و ئەوانە شتێکی کۆمونە لە وڵاتە دواکەوتەکانە. ئەمانە لەڕووی ئەخلاقیە ناشرین بەڵام احتیمالە لەڕووی ئابووریە زۆر زەرمەند نەبێت. هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆی کە ئەگەر $50 یا $100 خەڵکی بیدات احتیمالە لە ڕووی مەسەلەی ریسۆرس ئەلۆکەیشنەوە تەئسیرێکی زۆر دانن. لەبەر ئەوەیە کە احتیمالە لە ڕووی ئابووریەوە زۆر زەرمەند. معناوی نییە کە نابێت. یەکێک لەو پێوەرانەی کە ئەم شێوە گەندەڵیە پێوێ بۆ نمونە ڕێکخراوە نەتەوەیەکان بۆی ئەپێون کە ئەگەر تۆ بێ ئەپلیکیشن بکەیت بۆی بزنسێکی تازە بکەیتەوە ئایا پرۆسێسەکەی چنێک دروێژە ئایا پێویستەکە بەتیل بدەیان نەدێت. ئەو بەتیلدانە ڕاستەکە احتیمالە پرۆسێسەکەی یا خێراتر بکاتەوە یا ئەگەر نەیتێک درێنتر بکاتەوە. ئەگەر درێنی بکاتەوە لە ڕووی مەسەلەی ئابووریەوە زەر دەگەێنێ. ئەوانەی کە لە پێوەرەکان نەمەیە. بەڵام لە ڕووی مەسەلەی نەتەوەییەوە لە ڕووی مەسەلەی دەوڵەتەوە ئەمە زۆر زەرمەند نییە بەڵام لە ڕووی ئەخلاقیەوە شتێکی زۆر ناشرینە. ئەوەی کە زۆر خراپە و زۆر زیان بەخشە گەندەڵی سیستەماتیکە. یعنی ئەگەر سیستەم گەندەڵ بێ بە شێوەیەکی گشتی. گەندەڵی سیستەمی زۆر پێوترە ئیندۆجینس کۆڕەپشن. ئیندۆجینس کۆڕەپشن یعنی ئیندۆجینس یعنی شتێکە لەناو خۆوە هەڵقڵاوە. ئەگەر وا بێت ئەگەر ئیندۆجینس بێت ئەگەر سیستەماتیکیش بێت زۆر لایەنی گشتگیری هەیە یعنی شتێکی ئامە. یعنی تۆ ئەمە نییە تۆ لە بەشێکی حکوومەتا ببینی لە بەشێکی تر نەیبینی یا لە مەسەلەی بزنسا بیبینی لە خەستخانە نەیبینی یا لە پرۆژەیەکا بینێڕۆن. ئەم مەسەلەی سیستەماتیکە یا ئیندۆجینەتی زیاترەوە ئەگرێتەوە کە گەندەڵەکە زۆر گشتگیری و بە شێوەیەکی ئام و هەموو کەسێکیش زۆر بە ئاسانی ئەتوانێت بیبینی. کێرەکانی لەدانەوەی گەندەڵی بیکیری زۆر لە ئیکۆنۆمیکسا زۆر لێ جیاواز هەن. یەکەمیان شتێکەیە کە پێڵێن لێک جیابوونی خاوەندارەتی بەڕێوە بکەنە پێڵێن separation of ownership from management. ئەم تیریە ئەگەڕێتەوە بۆ ئیکۆنۆمیستێکی ئەمریکی کە ناوی جۆن ویلیەمسنە لە ساڵی 1973 هەنێ ئارتیکڵی بڵاو کردەوە ئەمە لەسەر مەسەلەی چۆن کۆمپانیا ئەبێ بەڕێوە ئەو قسەی لەسەر کردە بەڵام ئەم تیریە ئەتانی ئەپلای بکەی بۆ مەسەلەی دەوڵەتش. بە شێوەیەکی زۆر کرد ویلیەمسن باسی لەوە کردووە کە لە کۆمپانیای مۆدێرنە ئێستاکە ئەوە نییە کابرایەک خاوەنی کۆمپانیایەک بێت. زۆربەی کۆمپانیەکان لە وڵاتە پێشکەوتووەکانە بە پشکە بە شێر خاوەن شێرەکان خەڵکێکن و مەنیجمێنتەکەی خەڵکێکی ترن. بە خاوەن شێرەکان وەڵامانە پرینسپڵن بەڵام بە ئەو کەسێک کە کارەکە با بەڕێوە ئەوە ئەیجنتە بۆ ئەو خەڵکانی تریشەکە.
مەبەستەکەش لێرە ئەوەیە کە ئەگەر یەکێک یا حکومەت بڕێ یا کارێک بەڕێ بێ ئەگەر لە جیاتی خەڵکێکی تر بیدا بەڕێوە بە شێوەیەک ترێ دا بەڕێوە ئەگەر بە خۆی بێدا بەڕێوە ئەوە بە شێوەیەک ترێ دا بەڕێ لێرە زیاتر جیازەکە لەوە دەرەکەوە بۆ من ئەگەر یەکێک کۆمپانیەکەی خۆی بێ ئایا چی لە قازانجەکەیەکە ئەگەر کۆمپانیەکەش هی خەڵکی تر بێ ئەم لە بری ئەوان بیکات ئەلبەتە لێرە ویلیەمسن باسی ئەوەکە کە ئامانجی خاوەن پشکەکان جیازە لە ئامانجی ئەو کەسانەی کە کۆمپانیەکە ئەبەن بەڕێوە خاوەن پشت هەموو کاتێک یەک قازانج بکات و هەموو کاتێکەوە قازانجەکە پێ ئەڵێن دەدەن بێتە گیرفانی خۆیە لە ئاخری ساڵ ئەو کەسێک کە کۆمپانیا بەڕێوە ئەمی زۆر بەڵاو نییە شتی تر هەیە کە پرەستیجی خۆی بۆ منە پایی خۆی لە جێگای چەندی قایم بکە بۆ منەوەی کە زیاتر گرۆث مەسەلەیەکە بۆ منە معاشی خۆی ئۆفیسی خۆی بۆ منە ئەکسپانشن بۆ وڵاتی تر ئەمانە هەدەفی ئەو کەسانەیە کە ئیبن بەڕێوە حتمما کە یەکێکە مەنێجەرێکە یا بەڕێوەبەرێک ئەم شتانە بکە لەسەر ئەساسی لەسەر حسابی قازانجەکەیە بۆیە ئەو خەڵکێکە پشتی هەیە لەو کۆمپانیا زەرری لێەکە من ناچمە سەرەوەی کە ویلیەمسن باسی چارەسەرکردنی ئەمەی چۆن کردەوە بەڵام ئینسان دەتوانێت لێچوانێک بکات لە بینی ئەمە لە بینی ئەوەی کە یەکێک هەیە لە دیپارتمنتێکی حکوومەتە کاری خەڵکی ئەدا بڕۆوە بەڵام ئەم کەسە لە هەمان کاتە خۆی کۆمپانیایەکی هەیە بۆ خۆی کارەکە ئەم دوان ئاوێت ئەدا بڕێوە من دەبڕایە وانێ من لەما بیرم لەوە کردێتەوە ئەو کەسێک کە کارەکەی حکوومەتە ئەدا بڕێوە مەسئولیەتە لە حکوومەتە کەسێک دێت دەزانێت بۆ من برایەکی هەیە براکەی زۆر بێکارەوە و هیچ نازانێ و هیچ کارامەیەک و تەجروبە و پسپۆرێکی نییە ئامادەیە لە جێگەی حکوومەتە دایبنێ چونکە زەرەکە لە خۆی نابێت بەڵام هەر ئەو برایی خۆیە کە بێکارەیە کە لە هیچ نازانێت کابراکە خۆی شەریکەیەکێ لە یەدای نانێت چونکە ئەگەر لە یەدای بنێ زەرەکە ڕاستەوخۆ بۆ خۆیە بێ بۆیە بێهێڤیری لە ئیشەکەی خۆیە جیاوازە لەوەی کە بە ئیشێکی تیا بیکە ئەیدی هەرەمان هینا هەرەمان فکرێ هەرەمان کۆنسێپتە بەڵام تۆ توانی لە کۆمپانیاوە ئێستاکە بۆ مەسەلەی لەدانەوەی گەندەڵی بەکارهێنرێ بۆچی ئەمە ڕۆدا ڕاستەکەی گەندەڵەکە هۆکارەکەیەوەیە کە مەسەلەی نایەکسانی زانیاری ئەیسەمەتریک ئینفۆرمێشن چونکە ئەیجینت ئەو مەنیجەرێک کە کۆمپانیایەکە بەداڕەوە هەنی ئینفۆرمێشنی لەلا هەیە هەنی زانیاری لەلا هەیە خام پشکەکان پرینسپڵەکان لەلایەن نییە ئەو ئەیسەمەتریک ئینفۆرمێشنەکە بەکارهێنێت بە شێوەیەک بۆ قازانجی خۆی بێ تۆ خاوەن پشتیش ناتوانێت تۆ بۆ منە $1000 هەیە لە کۆمپانیەکان ناتوان بڕێی هەموو ئینفۆرمێشنێک لەبارەی شتەکانی ئیشەکانی ئەم کۆمپانیاوە بۆ منە لە سینە یا لە ئەوروپایا پیا بکەیت چونکە پیاکردنی ئینفۆرمێشن پارەیە کۆستی هەیە هەموو کەسێکیش ناتوانێت ئەوە بکە لەبەرەوە ئەیجنتەکە لە پۆزیشنێکایە ئەتوانێت ئەو هەبوونی ئینفۆرمێشنە لای خۆی بە شێوەیەکی تایبەت بۆ بەزۆندی خۆی بەکاربێنێت ئەم تێریە بەتایبەتی گەندەڵی کارمەندان و بەڕێوەبەرانی دەوڵەت زۆر بە جوانی لێکەداتەوە کە باسم کردکەیەکت لە حکوومەتەوە یا کاری خۆیەتی ئەیکە دوم تێری ئەوەی کە باسم کرد لە پێشترا پێ ڕەنسیکین زۆر ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک ئابوریناسی ئەمریکی وەکو جۆن ڕۆبنسن و کۆمەڵە خەڵکی نیوکلاسیکەل ئیکۆنۆمیکس زیاتر باسان لەوە کرد کە مەسەلەی دەوڵەتە ئەبێتە مایەی هەبوونی دەوڵەت ئەبێتە مایەی گەندەڵی چونکە یەکێک لە دەوڵەتا بێ و سامانێکی زۆرش لە بەردەستیا بێ ئەو کاتە احتیمالە ئەو کەسەی لە پلۆپایەیەکی لەبارا بێ جێکەی شیاو بێ بۆی پارەکە بەخراپ بەکاربێنە بەخراپ ئەگەێنێ ئەمانە کۆمەڵە ئیکۆنۆمیست بن لەدای هەفتاکانەوە دیش بە کێنزیێنەکان زۆر ئارگومنتی ئەویانە بۆیانت مەسەلەیە کە گرێت لە وڵاتە ئەوروپیەکان و وڵاتە گەشەکردەکانە کەمان مەسەلەکەی دەوڵەت زۆر گەورەیە تۆ ئەگەر بێت و مارکت زیاتر ئیفیشن بکەیت پێویستەکە دەوڵەت بچووک بکەیتەوە مەبەستێکی زۆر گەورانە بۆ لە وڵاتە بچووکانە لە وڵاتە گەشە نەکردەکانە یعنی کە سەرۆک سامان زیاتر مڵکی دەوڵەتە ئەو خراپەیە کە احتیمالە ڕێنتێل ستێت دروست بکات
حکوومەت لە وڵاتە گەشە نەکردوەکانە کە سامانەکانی لەبەردەستایە سەرچاوەی سامانە بەڵام سەرچاوەی پێدانی مەسەلەی سەبسیدیە کەمبوونەوەی تاکسە بۆ نمونە سوودی ئیمتیازاتی تایبەتە دەوڵەت ئەتوانێ ئەوانە بدات کە دەوڵەت ئەوانەیدا و خەڵکێکی بوو لێیە تەبعەن زۆر شتێکی ئاساییە کە خەڵک بڕوا بڵێ یا خەڵک وەکو تاقی یا وەکو توێژی کۆمەڵایەتی بڕۆن بەتیل بدەن بە خەڵکی تێبن ئەو لێبوردنەی پارەکە لە مەسەلەی زەریبە هەبوو تکای ئەمساڵ بۆمان تازە بکەرەوە یا بۆ منە ئێمە فلاحین و بەژەوەندیمان وایە فلانەوە پێویستەکە تۆ سەبسیدیمان بدەیتێ یا سەبسیدیاری کۆمەکمان بدەیتێ ئەو کۆمەکە ساڵێک و ساڵێکی تری و ساڵێکی تریش تازا بێتەوە لێ جێگەشەکە کە مەسەلەی یاسا زۆر دەسەڵاتدار نەبێ احتیمالی تازەبوونەوەی ئەم باج و خەراجەی کە حکومەت دەتوانێت هەیە بیدا زیاترە بێت مەسەلەی سودبەخشین ئەلبەتە ئەو کاتە دێتە سەر مەسەلەی بڕیاری ئەو مەسئولە یعنی ئەوە بێتە سەر جەجمنتی ئەو تاکە کەسێک کە لەو جێگایە کە کامی بیدا نمونەیەکی زۆر گەورەی ئەمە هەیە لە بەرازیل بۆ ماوەی 6 ساڵ سەبسیدیان ئەدا بە هینی پیشەسازی ئەلکترۆنیک ماوەی 20 ساڵ دایانوتان لە پێشە ئەمە ئینفەندستری و پێویستەکە بیگەنی پشتگیری ئیندەستری خۆمان بکەین ئیتر لەبەرەوەی بەرازیلی شوڵاتێکی داکەوتوو بۆ زۆر مەجاڵی کۆڕۆپشنی تیا بوو هەموو ساڵێک بە بەرتیل تازە ئاکرایە ئەم تازەکردنەوە یاد ئیندەستریەکە لە 10 ساڵەوە لە پێشا بوو بە 20 ساڵ بوو بە 50 بوو بە 6 ساڵ ئەمانە هەرمووی تازەکرایە لەبەر ئەگەر سەرچاوەی دانی باجێک یاوەتانە ئیمتیازێک حکوومەت بێ احتیمالی هەیە احتمالی کۆڕۆپشنە احتمالی تازەکردنەوەی ئەمانە هەیە احتمالێکی ئەوە هەیە مەرجنیە 100% وابێ وای لێ بێ کە مەسئولەکانی حکوومەت بتوانن قانونیش بگۆڕن بە شێوەیەک کە دیفاع بکەن لە بەرژەوەندی کۆمەڵە خەڵکێک یا توێژێکی کۆمەڵایەتی تایبەت لە زۆر وڵاتە بە تایبەتی وڵاتە دواکەوتەکانە مەسەلەی کشتوکاڵ یا مەسەلەی بازرگانەکان دەسەڵاتی زۆریان هەیە بەسەر حکوومەتە زۆر جار هەیە قانونەکان دکتۆر و جەماعەت ڕەنگە لە من زۆر شارەزاتەوە یعنی ئەمە مەسەلەیەکی زۆر کۆمۆنە کە توێژێک وەکو پرێشر گروپ هەڵدەن یاسا بە شێوەیەک بگۆڕێ کە لە بەرژەوەندی خۆیانە بە نەک بەرژەوەندی هەموو کۆمەڵ گەندەڵی لە کوردستانە ئەلبەتە ئەمانە ڕێکێریەوە بە شێوەیەکی کورت وایە مەسەلەی چارەسەرکردنەکەشی شتێکی زۆر جیاوازە من نامەوێت لەسەرەوانە قسە بکەم بەڵام گەندەڵی لە کوردستانە کەوێتە ئەو خانەی سیستەمیەوە لە ڕاستێکەیە ناکەوێتە سەر ئەوەی ڕێنکێستەی تەسیری هەیە بەڵام ئێمە وردەبەتی کە لە وڵاتانی دەوروبەرمانە زۆر شایعە بەتایبەتی کە هەیە ئەزمەی ئابووری زۆر هەیە لە کوردستانە شتێکی زۆر زۆر ناشینە بەفی وەرگرتن زۆر شتێکی ناشینە تۆ ناتوانانی بڕێی $100 بدەیت بە یەکێک بڕیان ڕەنگە ڕێگەی بدۆزێت خەڵکێک ڕێگەی بدۆزێتەوە بەڵام زۆر شتێکی ناشینە بەڵام من لە ئێرانە لە تورکیا لە عێراق بینیمەوە $100 زۆر بە ئاسانی ئەچێتە ناو عێراقیان تۆ ئەیدەی ئەو کە ئەیبینێ هەموو ئیشەکەت بۆکە ئەمە زۆر بەڵێ وەسیلی ئابنیش ئەوم بەپارێکی زۆر کەمیش باسییانە کرد بە $10 بە $10 شەکان عارەبانەکان لە کوردستانە خۆشبەختانە ئەلبەتە مەسەلەی نازانم مەسەلەی کەلتورە زۆر زۆر شتێکی شایعەتینە خەڵکی پێقوبوون زۆر مەسەلەی سیستەمە چونکە ئێمە سیستەمی حکومڕانی و کۆمەڵایەتیەکەمان بە شێوەیەکە ڕێگەی خۆش کردووە و من ئەوەی کە شارەزاد بیستم سەرکردەکانی من کۆڵی ناکەم لەوەی کە گەندەڵی هەیە لە کوردستان ئەگەر سیستەماتیک بێ معنایە لە زۆربەی ئاستەکانە هەیە ئەوە نییە لە جێگەیەکە دێ لە جێگەی جانە بێ ئەوەکە من باسی گەندەڵی نەکرد کە مەسەلەی پارە ناگرێتەوە بۆ منە گەندەڵی مەرج نییە کە 100% هەر پارە بێ یا پارە وەرگتن بێ یا مەسلحەتی یعنی ئەوەی مەسلحەتی پارەی کەپیتەڵ و ئەوانەی تیا بێ احتیمالە مەسەلە شتەکان معنەوی بێ بۆ منە تۆریکێک تەعین بکەی لە جێگەیەکە بۆ واستە بکەیت بۆ یەکێک شتێکی فلانی هەبێ ئەوانە یعنی بەعزێش ئەوان بە گەندەڵی حسێ بکرێن بەڵام شەهادەی مزەوە شادی مزار یەکێکە لە گەندەڵەکان بۆ منە زۆر گەندەڵی بۆ منە پشتاری ئیمتحان فرۆشتن
یاوەتانێک گەندەڵی بۆنە یەکێک لە جیاتی یەکێکی تردێ تێزی ماستەرەکەی بۆ نووسێتەوە ئەوانە هەمووی گەندەڵین ئەو گەندەڵانیش لە وڵاتی ئێمە لە ئەوروپاشە زۆر شایعە زۆر هەیە بەڵام ئەوانە شێوەیەکی گەندەڵین ڕاستەکە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتەکە ئەو تەسیرە گەورەی نییە وەکو گەندەڵی سیستەماتیک لەم شێوە گەندەڵێ ئەگەر بێت و زۆر شایع بێ یعنی هاونیشتمانی زۆر ناتوانێت بڵێ بۆ منە پرسیار بکە بۆ منە تۆ ئەم خانە چۆنەوە دروست کرد یعنی ناتوانێەوە بکە چونکە ئەگەر بژیکەی تۆ هیچ شتێکت بەدەستەوە نییە تۆ بڕێتە محکەمە بڕێتە دادگا بڕێی داوا لەسەرم کەسە تەسجیل بکەی بڵێ ئەم خانەیە مە پارەی خۆی نییە ئەگەر حسابی کە ئەمە 4 ساڵ لەم جێگەیە هەموو عاشقی کۆ بکەیتە ئەمە ناکە من یەک شتێکی زۆر خۆشەزانم لەبارەیەمە یەکی کاتی خۆی حرەسی پارێزگاری کەرکووک بوو حرەسەکەی پارێزگاری کەرکووک 50 حرەسی هەیە بۆ خانووی شەیە من ئەو تاوی ژیانشمە ئیشەکەم ئەو تاوی ژیانشی چەکدار بێ من ناتوانم دروستی کەس ناتوانێت بڵێ کاک ڕزگار تۆ ناتۆکەوە خەڵکە ناتوانێت ئەو پرسیارە بکە بێت و بە شێوەیەکی زۆر گشتگیری سیستەماتیک بێت لەم شێوە گەندەڵیە دادگا محکەمە یاسا من هەستەکان وازانم کە لاوازە لەوەی لێپرسینەوە بکات لە خەڵکە سیاسەکانی بتوانێت دادگا خەڵک بڕێتە محکەمە بڵێت تۆ ئەم پارەیەت لە جێگەی ترەوەیەتەوە من لەم ماوەی تازەیە کە ئەم ڕۆژنامە نووسە کوژراوە لەسەر شتی تۆ نامەوە بچمە سەرەوە بەڵام بیرم لە بەراوی دەکردەوە لە بینی خەڵکوشتن لە ئیتالیا و خەڵکوشتنیش لێرە لەسەر مەسەلەی گەندەڵی لە ئیتالیا لە 5 ساڵێکی بەر لە ئێستاکە زۆر شایع بوو کە قازەکانە کوژران قازەکان لەبەرەوە کوژان خەڵکە مافیەکانیان بەرد محکەمەیانە کرد و بەلەسەریان ئیسپاتیان کرا 20 ساڵ حکومانەدا 30 ساڵ حکومانەدا قازەکانە کوژران لە وڵاتی ئێمە قازەکان ناکوژرێت نازانمەوە ئەوە قسەی پێ بەڵام ئەمێنی قازەکان بکوژێن ئەبینی کابراایەکی بۆ منە نازانم ئەم کابرای جۆرنالیستە ئایا لەسەر ئەوە کوژرایە لەسەر نەکوژراوە بەڵام یعنی ئینسان بەراوردی ئەمانە کە سەیرەکە بەهێزی دادگا لە وڵاتە ئەوروپیەکانە ئەبینێن لە ڕۆی بەراورد بەهێزی دادگا لە وڵاتانی بۆ گەشە نەکردووە ئەمە نەک لە وڵاتی ئەمان لە زۆر وڵاتی ترە لە وڵاتە ئەفریقیەکانە تۆتانی قازی هەر بکڕی هەر بیکڕی حتا 5 ساڵ کە ئەمێن تۆ لە جێگەیتانی بیکڕی بە گەرەنتی کەم ویشەکی بۆ بکە ئەم شێوە گەندەڵیە زۆر نیشانەی شتی خراپی تری پێوە دیارە ئەوەیە کە ئەگەر بێت و زۆر گشتگیر بێت گەندەڵی وەکو کەڵتوری یەکە کەشتیژنی بە کەڵتور ڕێشەکێشکردن و لە ناوبردننی زۆر گرانە ئەوەیە کە شتێک کە پیاوەن ئیندەجینیەتی کە تێپیایی بێ کەڵتور هینی چارەسەری گرانە چونکە کەڵتور وەختی تاکو بیگۆڕی ئەوە نییە بڵێ من بە یاسایەک ئێستاکای گۆڕم ئەتوانی یاسایەکی زۆرباش دەربکەیت بەڵام کەڵتورەکە نەگۆڕێ بە ئاسانی چارەسەر ناکرێت هۆکارەکانی گەندەڵی بەڕێی من بە شێوەیەکی دوو لێکدانەوەی گرنگی من خۆم دوو لێکدانەوەم بۆ هەیە یەکیشانەوەیە کە مەسەلەی دادەی نامۆیی خەڵکی لە دەوڵەت ئینسان هەر ئینسانەوەی ئینسان هەر هێنا ئێمە بەستر لە نامۆی اغتراب و اخترابی خەڵکی لە دەوڵەت ئێمە دەوڵەت بەهی خۆمان نازانین من زۆر بیرم لە مەکردەوەتەوەیە کورد لە زۆر لە مێژەوە دەوڵەتی نەبووە